هەرگرت منداڵش بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگۆ بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە کۆی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەکی ئەم جیهان و کوردستانن سڵاوی خواتان لێبێ ژیانتان پڕ لە ئارامی و خۆشبەختی و ئاسوودەی بێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامە لەگەڵ هاوکارم شەیدا بە دیداری عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەکارنەهێنان یا بەرەنگاربوونەوەی بەکارنەهێنانی دەبە و دەفری پلاستیک دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی و بە بیابانبوونی زەوی کە ئەمڕۆ هەفتەی حەوت دیاری کراوە بەو ڕۆژە کە زەوی لە بەردەم هەڕەشەی بە بیابانبوون و وشکە ساڵیدایە تەوەری دوایین بەرنامەکەمان. گرفتەکانی کشتتوکاڵیەکانی دەشتی پێنجوێن بە تایبەت ئەمساڵ ڕێژەیەکی زۆری کولە بەروبووم و دانەوێڵەی جوتیارانی لە دەڤەری پێنجوێن و دەشتی پێنجوێن بەرەو لە ناوچوون و خواردن بردووە تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود و مێژوە گرنگەکانی ئەم ڕۆژمان. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و چوارچەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان فەرموونی ئێستاش بینەری هەموو ئەو ڕوودا و مێژوە گرنگانە بن کە لەم ڕۆدا ڕوویانداوە. شەشی ساڵی 656 شەهیدکردنی پێشەوەی بەشەر مۆحەیای ئیسلام و سێمین خەلیفەی ئیسلام و پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت ئیمامی عوسمانی کوڕی عەفان بە زمانی بەڕۆژووەوە و لە کاتی قورئان خوێندندا لەلایەن سەبەئیە ئاژاوچەکانی ناودەوڵەتی ئیسلامیەوە. ئیمامی عوسمان نزیکەی 12 ساڵ خەلیفەی موسڵمانان بوو بە خاوەنی شەرم و حەیا ناسراوە. دوو لە کچەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت خێزانی بوون یەک لە دوای یەک خاوەنی چاکە و پیاوەتێکی زۆرە بەرامبەر بە موسڵمانان و ئیسلام. سەبەیەکان کە دەستنێژ و دروستکراوی دەستی دووڕوان و جوولەکە و ئاگرپەرستەکانی ئەوسا بوون نزیکەی 40 ڕۆژ ئیمامی عوسمانیان لە ماڵەکەی خۆیدا دیل کرد و نەیان دەهێشت بەشداری هیچ کۆڕ و کۆبوونەوەیەک بکات و تەنانەت ئاویش بخواتەوە. وەدەیەها ڕەخنەی بێجێ و ناڕاستیان ئاراستە کرد و ئەو بەڵگانەشیان کردە بیان و شەهیدکردنەکەی. ڕەزا و ڕەحمەتی خوا لە پێشەوای دادپەروەر بێت. حەڤەی شەشی هەموو ساڵێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی بە گشتداچوونەوە و بنبڕکردنی وشکە ساڵی و بە بیابانبوونی زەوی کە لە ئێستادا بە یەکێک لە هەڕەشە مەترسیدارەکانی سەرژینگەی مرۆڤ ناو دەبرێت و کوردستانیش بەهۆی کەمی سەوزایی و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین بەشێکی زۆری ناوچەکانی بەرەو بیابانبوون چوون بە تایبەت ناوچەکانی خوار و گەرمیان. حەڤەی شەشی ساڵی 1970 مامۆستا سەعیدی نورسی لە دیلەتی ڕای کرد و گەڕایەوە ئەستەمبوڵ. مامۆستا سەعیدی نورسی لەلایەن هێزەکانی ڕووسیاوە دەستگیر کراو گواسترایەوە بۆ قەوقاز ماوەیەکی زۆر زیندانی بوو بەڵام هیچ سازش و خۆ بەکەمزانێکی قبول نەکرد و
هیچ کات لەبەر سەرکردە سەربازەکانی رووسیا هەڵنەدەستایەوە. مامۆستا سەعیدی نورسی لە جیهادی دژی ڕووسەکان و بەرگری لە سەروەری موسڵمانان و دەوڵەتی عوسمانی لەلایەن هێزەکانی ڕووسیاوە دەستگیر کرا. حەڤەی 6 ساڵی 1990 برینداربوونی سەرکردە و خەباتکاری گەورە و لێهاتووی کورد شێخ مەحموودی حەفید لە شەڕی دەربەندی بازیان و لە پەنای بەردی قارەمان لە شەڕی بێبەرامبەری خۆی و جەنگاوەرەکانی دژی سوپای داگیرکەری بەریتانیا و پاشتر شێخ مەحموود بە برینداری کەوتە دەست ئینگلیز و دەستگیریان کرد. حەڤەی 6 ساڵی 1942 لەدایکبوونی سیاسەتمەدار و دیپلۆماتکاری میسری محەممەد بەڕادەعی ناوبراو سەرۆکی لیژنەی ئاژانسی نێودەوڵەتی بوو بۆ گەڕان بە دوای چەکە ئەتۆمی و کیمیایەکانی ڕژێمی باس و چەندین جار سەردانی عێراقی کرد و چەندان راپۆرتی ئاراستی ئەمریکا و کۆنگرێس کرد کە سەدام و ڕژەمەکەی ئەو چەکانیان نییە. ناوبراو ساڵی 2005 خەڵاتی نۆبڵی ئاشتی وەرگرت. حەڤەی 6 ساڵی 1947 دوای ڕوخانی کۆماری مەهابەت و لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەدی سەرۆک و دامەزرێنەری کۆمارەکە مەلا مستەفای بارزانی و جەنگاوەرانی هاوڕێی کۆماریان بەرەو یەکێتی سۆڤێت بەجێهێشت و لە ئاوی ئاراس پەڕینەوە و لەوێ چەکەکانیان تەسلیم بە سۆڤێت کرد و بوونە پەنابەری ئەو وڵاتە و ماوەی 11 تا 12 ساڵ لە وڵاتەمانەوە و دوای کودەتاکەی عەبدولکەریم قاسم و ڕاگەیاندنی کۆماری عێراق مەلا مستەفا و شوێنکەوتوانی گەڕانەوە عێراق لە ساڵی 1958. حەڤەی 6 ساڵی 1970 کۆچی دوایی زانای ناودار و نووسەری گەورەی کورد مامۆستا مەلا عەبدوڵای چرۆستانی لە شاری سلێمانی و لە تەمەنی 89 ساڵیدا. حەڤەی 6 ساڵی 1998 کۆچی دوایی شێخ محەممەد متەوەلی شەعراوی زانا و بانکخوازی کاریگەر و ڕەوانبێژی موسڵمان و گەلی میسر ناوبراو ماوەیەک وەزیری ئەوقافی میسر بووە بە یەکێک لە وتارزان و ڕەوانبێژەکانی موسڵماناندا دەنرێت و زۆری پشت بە عەقڵ و بەڵگە عەقڵیەکان دەبەست. زۆربەی زۆری بەرهەم و نووسراوەکانی ئێستای لە ڕێنووسینەوەی کاسێتەکانیەوە هاتوونەتە بەرهەم. شێخ شەعراوی بە یەکێک لە موفەسیرە هاوچەرخەکانی ئەمڕۆی موسڵمانان دادەنرێت. حەڤەی 6 ساڵی 2011 دوای مانگونیوێک لە تیرۆرکردنی ئوسامە بن لادنی سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی قاعیدە لەلایەن هێزەکانی ناتۆوە ئەیمان زەواهیری وەک جێگرەوەی ئوسامە بن لادن دەستنیشان کرا و لەلایەن شوێنکەوتوانیەوە بەیعەتی پێدرا. ئەیمان زەواهیری دکتۆر و خەڵکی میسر و جێگری ئوسامە بن لادن بوو لە دوای دەرکەوتنی ڕێکخراوی داعش. ئەیمان زەواهیری هیچ لێدوان و دەرکەوتنێکی نەبووە. سڵاوی خواتان لێبێ دووبارە. بەگەر بەرەنگاربوونەوەی بەکارنهێنانی مادە و دەفر و دەبەی پلاستیکی تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێت بەهۆی ئەو کاریگەری خراپەی لەسەر ژینگە و کۆمەڵگەکەمان هەروەها لەسەر تەندروستی تاک و جەستەی ئەمەجێی دەهێڵێت. تەوەری یەکەمی بەرنامە بێ بە میوانداری دوو خانمی هێژات دکتۆر هودا حەسیب و دکتۆر ئاوەنیا ئارام هەردووکیان پزیشکی گشتین. زۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر بەخێر بێن. دکتۆرە هودا سەرەتایە مەلای بەڕێزت ئەگەر باسێکی ژینگە دۆستیمان بۆ بکەیت و باسێک لە پرۆژەکەی خۆشتان بکەیت. زۆر سپاس بۆ دەرفەتەکەتان. ژینگە دۆستی خۆی لەوەیە ئەگرێتەوە. من ئەگەر پێناسەیەکی کورت و پوختی بکەم بەجددی جوانترین پێناسە بۆ ژینگە دۆستی ئەوەیە کە ئێمە پێش ئەوەی هەر کارێک بکەین ئەبێ بزانین کاریگەری ئەو کارە لەسەر ژینگە چییە. بۆ شێوەیە ئەتوانین ببین بە کەسێکی ژینگە دۆست. ئەمە جوانترین پێناسەیە بۆ ژینگە دۆستی چکە من لە ژیانی خۆم هەروەها ئەستفادەم لێ کردو و جێبەجێم کردووە. بۆ نمونە تۆ دەبەی ئاوی پلاستیکی بەکارهێنی ئەمە بە نمونە یان زەرفێکی پلاستیکی بەکارهێنی یا هەر نمونەیەکی تر ئەبێ بیر بکەیتەوە ئەم دەبەیە ئەم زەرفە چۆن گەشتۆتە لای تۆ بەرهەمهێنانەکەی چەند زیانی بە ژینگە گەیاندووە. دوای لا هێنانەکەی تا گەشتۆ بێتەوە تۆش بەکارهێنانەکەی دووبارە گەڕانەوەی بۆ ژینگە چەند زیانە کە ئەوها بیر بکەیتەوە ئەتوانی زۆر بە ئاسانی زۆربەی ئەو شتانی کە
زیان بە ژینگە ئەگەیەنێت لای بەریت و بۆ هەمووشی بەدیلمان هەیە و هیچ قرس نییە. ئەمە وەکو پێناسی ژینگە دۆستی ئێمە خۆشبەختانە لە ڕۆژی جیهانی ژینگەیە لە ئەم ساڵ لە مانگی شەشە ئەم گروپەمان ڕاگەیاندووە کە هەمومان کۆمەڵی گەنج و هەموو تەمەنەکان لە خۆ ئەگرێ هەموو ڕەگەز هەردوو ڕەگەز هەمومان لە بواری جیاجیا خۆبەخشانە کارەکەین. لەوانەیە من مەسەلەن دکتۆرم لە ژیانما یعنی هەر ئەوەیە کەسێکی ژینگە دۆستم ئەگینا بە شێوەیەکی ئەکادیمی و محاضرە ئەو دکتۆرە ببوورە ئێوە چۆن بیرتان لەوە کردەوە کە ئەم پرۆژەیە دروستکەن کۆمەڵێک دکتۆرن وایە هەمووتان؟ هەمومان دکتۆر نین هەموو خەڵکێکی تایە. چۆن بۆ بیرتان لە دروستکردنی پرۆژەیە کردەوە ئایا بەپێی زانستیانە ئێوە بە دوواداچوونتان بۆ ئەوە کردووە کە ئەم دەفر و دەبە پلاستیکیانە زیانیان هەیە بۆ سەر تەندروستی؟ بەڵێ ئێستا لە عالەما هەموو عالم بەوە سەرقاڵە هەموو عالم خەمێکی گەورەی هەیە ئەوەش پیسبوونی ژینگە ینی ئێمە هەر سیرکەین وەرزەکانمان شێوی ینی طبیعەتی خۆی مەسەلەن ئەبینین هاوینمان زۆر گەرمە زستانمان زۆر ساردا. ئێستا مۆزوعی ژینگە بووە بە مۆزوعێکی جیهانی هەموو جیهانی پێوە سەرقاڵە و کوردستانیش بەدەرنیە. زۆر باشە بەدەر لە پیسبوونی ژینگە ئەم دەفر و دەبانە چ زیانێکیان بۆ سەر تەندروستی مرۆڤەیە؟ بەتەکید ئەو مادەی کە لەو دەبانەیە کارلێک ئەکات لەگەڵ ئەو خواردنەی کە لە هەڵ ئەگیرێتە ئیتر هەر ئاو بێت یا هەر شتێک بێت زۆربەی مادەکان لە ئاوا ئەتوێنەوە بە گەرمی کارلێک ئەکەن و زیانی یعنی ئەتوانین بڵێن پێش هەموو شتێک کارسینۆجینیکە ینی کاریگەری هەیە و ئەبێتە هۆی شێرپەنجە ئەمە طبعاً بە جارێک و دووجار نابە مروری زەمان و ئەبێتە هۆی گۆڕینی هۆرمۆن لە مێیناک و تەسیری لەسەر نەزۆکی ئەبێت و ئەندامەکانی تریش بەعام چی گوشتی لە بێت سیەکان بێت هەمویان تەسیراتی خۆی لەسەر ئەبێت بەتاکی. زۆر باشە دکتۆرە ئەوەنیا ئەم دوو دەفرەی کە ئێوە شوشەیە و بەکاری ئێنن دکتۆرە هودا ئاماژەی بەوە کرد کە بۆ هەموو ئەو شتانەی کە ئێمە لە ژیان ڕۆژانماندا لە مادە پلاستیکەکانە بەکاری ئێنین بەدیلمان هەیە. باسی ئەمەمان بۆ بکە و کامانن ئەو بەدیلانی کە ئێمە پێویستە لە بری مادە پلاستیکەکان دەف لە پلاستیکەکان بەکاریان بێنین. سەرەتای ڕۆژێکی گەرم و وەرزی تۆ سەردانتان باش. زۆر سپاس. سەرەتا پێش ئەوەی جوابی پرسیارەکەت بەمەوە حەزم کرد ئەو بینەرانی ئێستا بینەرمان و گوێمان لێ ئەگرن ئاگادار بکەمەوە کە ئێمە من هودا دکتۆرە هودا یاخود هەموو ئەو ئەندامانی کە لە ناو کۆمەڵەکەیان داکۆکی کاری مافی ژینگە نین یاخود هیچ ئامانجێکمان نییە کە ئەم کارە ئەکەین تەنها بۆی کە هۆشیارین بە بابەتەکە و ئەبینین چ کاریگەریەکی هەیە بەسەر ژینگە و ئەبینین کە جیهانی دەرەوە چۆن بە پرچاو ئەڕوا بەرەو بابەتەکە و لە هەوڵی چارەسەرکردنیدایە ئێمەش حەزەکەین ئەوەی کە فێر بووین ئەوەی کە بینیومان و لە تەجروبەی ژیانی خۆمان بەدەستمان کەوتووە بە خەڵکەکەی بڵێ چونکە ئینسان وایە. ببوورە دکتۆرە ئێوە ببوورە ڕاست چۆن ئەتوانن ئەم هۆشیاریە بگەێنە تاکی کۆمەڵگە چۆن ئەتوان خەڵک هۆشیار بکەنەوە بە چ ڕێگایەک ئێوە ئەم کارە ئەکەن؟ بەڵێ جا ئەوە لە سەردەمەوە بۆ سەردەمێکی تر ئەگۆڕە پێشتر خەڵک خوێنەر بوو لە ڕێگەی جەرید لە ڕێگەی ڕۆژنامە و گۆڤار و نامیلکە و کتێبەکان ئێستا خەڵک زۆرتر بینەرە بۆیە هەوڵ ئەین لە ڕێگەی هەموو ئەو وەسائلانی کە بتوانین پێ بکەین لە ڕاگەیاندن تۆڕە کۆمەڵایەتیەکان رادیۆ هەتا دروستکردنی پۆدکاست واتە دەنگی تەسجیلی دەنگی ئەو بابەتە بڵاو بکەینەوانێ با بێمە سەر بابەتەکەم من وەکو خۆم نمونێکی جوڵاوم هاتوومەتە ئێرەواتە زۆر قسەکراوە لەسەر بابەتەکە و هەمووشی جێی خۆی هەبوو دەستخۆشین بۆ هەموو ئەوانەی کە خەمی بابەتەکیانە بەڵام من وەکو خۆم لە سەرەتای ساڵی 2009 بڕیارمدا بە بەکارنەهێنانی پلاستیک و هەڵگرتنی ئەو دەفرە لەگەڵ خۆم بۆ هەموو جەیەک سەرەتا قورس بووبووم بەڵام ئێستا بۆتە ڕۆتینێکی ژیانم و هیچ قورسێکی تیان نەبین بگرە ئەگەر لەمانی خۆمەوە لام نائاساییە بێتەوە. ئەمە بۆ بابەتی دەفرەکە ئەگەر بۆ بابەتی علاگەی پلاستیکیش کیسەی قوماش هەیە کە ئێستا لە عالەما زۆر بەر بڵاو حەزەکەین داغڵێکینە ناو وڵات و کللتوری خۆمانەوە کە کللتورێکی جوانە هەم زۆر جار بەکاریە هەم ئەشۆرێت هەم کارلێک ناکات لەگەڵ ئەو خواردنی کە تێیەکەی. زۆر باشە لە بری دەفری پلاستیکی کە ئێمە خواردنی تێدا هەڵەگیرێت ئەگەر مادەکانی کە بەکاربێن وەکو فافۆن وەکو ئستیل وەکو چینکۆوانە هیچ کێشەیەکیان نابێت؟
ڕاستێکی ئەوە ئەچێتە بابەتی مەوزوعێکی ترەوە کە کارلێکی ئەو دەفرە لەگەڵ خواردنەکە ئێمە ئێستا تەرکیزمان لەسەر ژینگە تۆستیە کە ئەویش ئەچێتەوە بابی بەکارنهێنانی شتێک یەکجار بەکارەوە ئەکەنەوە کە دەفر و دەبێ پلاستیکی بەکار نەهێنرێت. بەڵێ ینی خراپیش دەکە لەوەدا کە یەک جار بەکاری ینی تۆ جارێک بەکاری ئێنی بۆ چەند سانیەیەک تونێتەکەت پێ ئەشکێ بەڵام ئەڕواتە ژینگەوە کە ئەشێ بە 500 ساڵ بمێنێتەوە. زۆر باشە دکتۆراوەنیا لە ئێستادا خەڵک پێی وایە ئەم دەیەوێت لە ڕێی ئەم بەکارهێنانی پەرداخە ئاوانەوە خۆی بە جۆرێ لە ڕۆشنبیر خۆی بە جۆرێ لە پێشکەوتوو خۆی بە جۆرێ لە جیاوازتر لە کۆمەلگە پیشان بدا بڵێ من کەسێکی خۆشخۆر و تەندروست خۆرم بۆ ئەوەی ئاوەکە بە فەلی میکرۆبی تێنەچێ ئەم جۆرە شتان مەبەستمەوەیە ئایا ئەمە پێشکەوتن و حەزارەت و بۆ منە جیاوازبوون و سەقافەتەکە بۆ منە تۆ لە ڕۆژێکا بوونە 200 پەرداخەکەم بۆنێ لە تەعزیەکە زیاتر و کەمتر فڕێ بدەیتە نێو ژینگە و کۆمەڵگەکەتەوە؟ حەزەکەم یەک خاڵ ئومێدبەخشە بیڵێم کە خەڵکی ئێمە زۆر باس یەکەکەن کە کۆمەڵگەی ئێمە پێش ناکەوێت دواکەوتووە من بە پێچەوانەوە زۆر ئومێدبەخشم بە کۆمەڵگەی خۆمان چونکە بەبێ هەبوونی دەوڵەت بەبێ هەبوونی یاسایەکی چەسپا و زۆر وەرگرێکی زیرەک و بەهێزە و بە خێراییشت وەرەگرێ ئێمە ئێستا چینێکی دوای شەڕین چینێکی لە شەڕ و قەیران نەجاتمان بووە ینی ئەوە ڕاستیەکە من پێویست ناکە لێرە زۆر لەسەری بڕۆم بۆیە پێویستەکە هەڵبسینەوە ئەم هەستانەوەیش سەرەتا بە هەموو شتێک لە خاڵی سفر و دەست پێ ئەکات و بەرز ئەبێتەوە ئێستا ئێمە لەو خاڵین کە بەوا ئەڕۆین ئایا بزانین ئەم دەفرە پلاستیکیە چییە کەمی خۆمان بۆ نیشان بدەین کە ئەمە نیشانی موسەقف بوون و ئەوەیە بەس ئەگە خەڵکەکە هۆشیار بکەیتەوە کە ئەمە خراپە ئێستا کەسی کۆمەڵگەی ئێمە کە ئەیخواتەوە بێئاگایە لەوەی کە ئەوە خراپە تۆ وەرە لە ڕکلامەکانتە لە تەوەری بابەتەکانتە لە ڕۆژنامە و ڕکلامەکانتە باسی بکە خەڵکیش هۆشیار ئەبێ ببوورە خەڵک وە تاکیەمەوە تێگەیشتووە کە ئاوی ناو ئەم دەفرانە زۆر سەحیترە وەک لە ئاوی ناو دەبە پلاستیکەکە ئەوان کێشیان لەگەڵ دەبەکەیانە لەگەڵ دەفرەکەیانی کێشیان لەگەڵ ئاوەکەیە هەیە کە دەگوترێت ئاوی ماڵان پیسە بۆیە تاکی ئەمەش زیاتر ڕووی لەوە کردو کە ئەو ئاوانە بەکاربێنێت مەزەسە دەیان جیازی فلتەر و پاڵاتی ئاویشمان هەیە کەوانە لەوەچێت زۆر سەحیتر بێ هەر بە نمونە ئەگەر وەکوتم من وەکو نمونەیەکی جوڵاو هاتووم ئێمە لە ماڵی خۆمان فلتەرمان هەیە و زۆریش خۆشبەختانە خەڵک ئەو فلتەرە بەکار ئێنێ حەزیشەکەم لەسەر ئەو قسەیە باسی ئەو بکەم کە حەزەکەین ئێمە خێرا و بێنینەوە ناو کۆمەڵگەکەمان کە ئێستا لە وڵاتانی چواردەورمان و لە عالەمیشە خێرا و زۆرە لەسەر جادەکان هەیە بەتەماین ئەو خێراوە دابنینەوانێ و کە ئەمیش وا ئەکە ئاوەکە پاک بێ و فیلتر بن ئضافە بۆ ئەو پرسیاری شەیداخان بەجددی ڕاستەکەی بەشێکی زۆری ئەو خەڵکە ناهۆشیارە بەوەی کە ئاوی ئەو پەرداخانەیان ئەو دەبە پلاستیکانی بەکارهێنێ چەند ژیان بە ژینگە ئەگەێنێ ئەوەنە زیان بە جەستی خۆت ئەگەێنێ پێش ئەوەی کە پلاستیکمە پرسیارە بکەم بەدەر لە ژینگە و کۆمەڵگەکەمان هەر لە ناو ماڵی خۆتا کاتێ ئەم پلاستیک و مادە و دەفر و سفرەی سەفەریە بەکارێنی چه زیانێک بە تەندروستی مرۆڤەکە ئایا بۆن منە ئەو کارلێکە کیمیایی کە لە نێوان ئەو خواردنە بەتابەت خواردنی گەرم ئایا جاری وایە لە نانەوەخانەیەک و نانی گەرمێنی یا لە دەفرێکی پلاستیکا چای و قاوە خۆیتەوە یا بۆ منە زۆر جار لە مایکرۆ یا لە نێو دەفرێکی پلاستیکا شت گەرمەکەیتەوە ئەمانە چ کاریگەریەکی کیمیاییان بە منە تەندروستی لەسەر جەستەی ئەمە جێدەیەڵن کاکراز ئەگەر ئەو پرسیارم بینەچێ شەڵا دوای جواب بەمەوە بەڵام ئێمە شتێکی زۆر گرنگمان باس نەکرد ئێمە لە گروپەکەی خۆمان کاری ئەم شتانی کە هەڵمان بۆیاوە لە 10 خاڵە کۆمان کردوتەوە لە 10 هەفتەیە جێبەجێیەکەین مەبەستمان لەوەیە ئەم 10 هەفتەیەمان جیا کردوتەوە وەکو باسەکانی تری ژینگە نەبێت کە بە شێوەیەکی بڵاو بێن لە بەرنمەیەکە هەمووی بەسەرێکەوە باس بکەین و ئیتر تاوە ئەو بەرنمەیە تاوا بوو خەڵک لەوانەیە چەند ساعتێک چەند ڕۆژێک ئیشی پێ بکات و بیر بچێتەوە ئێمە لە 10 خاڵە کۆمان کردوتەوە خاڵ یەکەممان ناساندنی
ژینگە و بۆچی ژینگە پیس نەکەین و کاریگەریەکانی لەسەر خۆمان تەندروستی و لەسەر جیهان چیە و کەش و هەوا و ئەوە هەفتەی یەکەم ناساندن بوو. ئێستا لە هەفتەی دوو هەماین هەفتەی دەبە و دەفری پلاستیکیمان هەیە هەر هەفتەیەک و بابەتێک هەڵبژێرن بۆ وایە چونکە بۆ ئەوەی لە بەربڵاوی بیپارێزین کۆیکێنەوە لە ئەنجامی شافیدباک دەرەنجامی کارەکە وەرگین و بشزانین ویک پۆینتەکان کامن ینی خەڵک چی پێناکرێ بۆ ئەوەی ئەوانەیان بۆ ئاسانکەین بەدیل ئەو بەدیلانەیان بۆ باسکەین. ئێمە ئێستا لە دەبەی لە هەفتەی دەبە و دەفری پلاستیکین دوای ئەوە ئەگەر هەفتەکانی کە بە سەریعی بڵێم هەفتەی خۆراک و خاشاکمان هەیە ینی تۆ پێشەوە شتەکە ئەکری بیرەکەیتەوە چ جۆرە خۆراکێک هەڵبژێری کە هەم بۆ تەندروستی خۆت هەم زووترشی ئەبێتەوە و زیانی کەمتر ئەبێ بۆ ژینگە. دوای هەفتەی خاشاکمان هەیە چۆن جێ بکەینەوە خاشاکەکانمان. دوای دکتۆرە ئەوانەیە مۆزوعێکتان بۆ باسەکە کە زۆر جێ دڵخۆشیە و شایانی ئەوەیە گەورەی بکەین کە هەنێک ریسایکلی بچووکمان هەیە لە کوردستان. زۆر باشە کاتە وەرە سەر وەڵامی پرسیارەکەی من. بەڵێ کاریگەریەکانی دەفری پلاستیک لەسەر تەندروستی جەستەمان. هەر وەکو باسم کرد پێشتریش ئاماژەم پێ ئەو مادانەی کە لە پلاستیکەکە دروست دەکرێن پێم خۆشە ئیشەڵا لە بەرنامەی تر کەسی شارەزاتر کە خۆی لەو بوارەیە ئێمە کاک پێشەنگمان هەیە لە بواری ژینگە ئێستا پێی ناکرێت چونکە لە دەرەوە خەریکی ماستەرە وەسپاس بەخوا حەزەکەم بە شانازیە و سلێمانی باسی بکات کە لەسەر ئێمەش وەکو کەناڵی پێیام هەوڵمان لەگەڵا داوە بەرنامەی لەگەڵا بکەین پێشەنگ هەڵەبجەیی لە ئەوروپا دانیشە. نا ئێستا ماستەرەکەی لەوەیە بەڵێ بەس گوتی لە ئەوروپا ماوەی بەپڵی نایب لەسەر تانجەڕۆ بەڵێ بفەرموو بە حەزەکەین ئەو بە دیتێل ئەو مۆزوعانە باسکە بەڵام هەروایە بە تەکید مادەی ئەو دەبە و زەرفی پلاستیکیانە دوو مادەی تایە کە وەکو وتم لە زۆربەی لەگەڵ زۆربەی لە ئاوا ئەتوێتەوە لەگەڵ زۆربەی مادەکان زیاتر بە گەرمیم کارلێکەکە لەگەڵ خواردنەکەیە کە ئەمە ژوک پێشتر ئاماژەم پێ پێش هەموو شتێک کارسینۆجینیکەیانی تەسیر لەسەر شێرپەنجە بێت و دوای ئەوە کە ئەشتێتە خاکەوە بە ساڵەها ینی بۆ نمونە زەرفی پلاستیک 100 ساڵی بۆ دانراوە کە پێویستە شی بێتەوە بەڵام ئەوانی کە مەسەلەن دەبە و ئەوانە لە 450 ساڵ بۆی دانراوە هەتا ینی بۆچوونی وا هەیە کە ئەڵێن هەتا ئەمێنێتەوە و شی نابێتەوە. زۆر باشە دکتۆرە بەدەر لە دەفروی بڵێن دەفر و دەبە و ئەو مادانەی کە خواردنی تێدا هەڵەگیرێ پێم وا بێت هەندێک مادەی تر هەیە کە لە پلاستیک دروستکراوە و جانتا و هەندێک قۆنەرەش هەیە کە بینیومانە ئایا ئەمانش زیانیانە بێ بۆ سەر تەندروستی مرۆڤ یان تەنها زیانی ئەم دەبە و دەفرانە لە ڕێی خواردنەوە؟ نا بە تەکید ئێمە ناڵێن لە هەفتەکانە کۆمان کردوتەوە ئەو شتانە ئێستا لە هەفتەی دەبەی پلاستیک و دەفری پلاستیکیان بۆیە زۆر لەسەر ئەو دوانەیە هەموو مادەیەک هەموو ئەو شتانی کە مادەی پلاستیکی تایە زیانی هەیە بۆ ژینگەوە بۆ خۆشمان بەڵام لەوانەیە زیاتر ئەم شتانە بێت چکە ئەمە خواردنە و ئەچێتە جستمان کارلێکی لەگەڵەکە بەڵام ئەوانی کە ئەگە بوارم بی لەسەر بابەتی جل و خاولی و پێڵاوەکەیکن لە نایلۆن دروستکراوە بە کورتی بەڵێ کاریگەری هەیە ئەوانی لە نایلۆن دروستەکرێن بۆ ماوەیەکی کەم ئەبێ بەکاربێنرێ تۆ خۆی باشی و ئەفیشنسی شتێک ئەوەیە کە تۆ زۆر جار بتوانین بەکاری بێنی جل بێت ئەو شتان بێت کە بەکاری کە لە نایلۆن دروست ئەکرێ ئەگەر خاولی جلێک بێت کە بەر پێستەکەی زیانی هەیە و ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکانی پێست ئەگە پێڵا و جانتایە ئەوە جانتاکە من خۆم لە گەرمای دیومە ئەتوێتەوە ئەگە پێڵاوە کاریگەری خراپی لەسەر بوون و پێستی قاچەکە زۆر باشە دکتۆراوەنیا دکتۆرە هودا ئاماژەی بەو کە بابەتێکی دڵخۆشکردتان بۆ بازەکە کە ڕیسایکلینی ورد و بچووکە لە ژیانی ڕۆژانەدا ئەو بابەتەمان بۆ باس بکە. بەڵێ لە ئێستاە دوو پرۆژە هەیە بۆ ریسایکلین یەکەمیان ریسایکلین پرۆژێکتێکە بۆ دەبەی ئەو تەنها دەبێ ئەو کە لە جامعەی سلێمانی و دەستیان پێکردووە 6 مانگیان ویستووە تا بچنە سەرخەت ئێستا هەموو دەبێ پلاستیکی ناو زانکۆی سلێمانی کۆ ئەکرێتەوەوانی و ئەنێرێتەوە بۆ ئەکرێتەوە بۆ مەوادی خاو و شتی تری پێ دروست ئەکرێتەوە وەکو بۆری پلاستیکی پاشەڕۆ ئەوانە لە لایەکی تریشەوە کۆمپانیایەکی ئەهلی هەیە لە تانجەرۆ بە ناوی چوارتە ئەم کۆمپانیای هەموو پلاستیکێک وەکو سەتڵی ماست هەڵگری شامپۆ و کرێمات و ئەوانە هەمووی وەرەگرێتەوانێ و هەم دیسا ئەینێرێتەوانێ بۆ وڵاتانی تر واتە لێش دەکرێت حتا ئەگەر تۆ خۆت کۆی بکەیتەوە لێ دەکرێت ینی سوودێکی مادیشی هەیە لە لایەکی ترەوە ئەمە چۆن کۆکرێتەوە زۆر باشە باست لەو سەتڵی ماسە کرد دکتۆرە هودا دێمە لای تۆ تا ڕادەیەک شارەزایان ڕێنمایی ئەوە دەن بە مرۆڤەکان لە بەکارهێنانی دەفری پلاستیکا هیچ نەبێ ڕقەمێکەیە لە 1 تا 7
بە پێ ئەمە تەندروستانە توانی تۆ یەکێکیان بەکاربێنی بەشێک لە دەفرەکان بەتابەت ئەو سەتری ماستەی کە ئێواران خەڵک بە شانازیەوە هێنێتەوە ماڵ مناڵەکەی لەوە هەر لە بەرهەمە ڕیسایکلینە پیسەکان دروزەکرێتەوە کە زۆر جار تۆزەی دێتە بەر خۆر و بۆنیەکەی بۆنێکی زۆر ناخۆشیە ئەم ڕقەمە چ گرنگیەکی هەیە بۆ ئایا پێویستە ئێمە کە هەر ناچار بین دەفری پلاستیک و دەبەی پلاستیکی بەکارێنین ئەبێ ئەو ڕقەمە لە ژێرەکەیەوە نووسرابێ کامێ ئەو ڕقەمە تەندروستیان زۆرن ئەو ینی هەر ڕقەمنین بەپیتەوە بۆ شتانە ینی من خۆم زۆرم خوێنەوەتەوە لەسەری بەڵام شتەکان زۆرن ینی ئەها کۆ ناکرێتەوە بەجددی نەوعەکان زۆرن هەیە زیانی کەمتری هەیە زیانی زۆر زیاتری هەیە بەڵام بەجددی من زۆر جار ئەگەڕێم بۆ شتەکان لەو هینە پلاستیکە لەو دەفرەیان ئەو شتە پلاستیکی کە بەکارهێنم زۆر جار کە ئەگەڕێم بۆی ئەو شتە نییە یعنی ئەو ڕقەمە ئەو هینەی پێوە نیە ینی هیچ هۆشداریەک نییە لەو بوارەوە کە ئەمەش ینی هۆکارێکە بۆ ئەوەی ینی خەڵکی ئێمە هۆشیار نییە لەو بارەیەوە زۆر باشە دکتۆرە هەر کامێکتان دەفرێکتان پێ ئەم دەفرانە چییە؟ ئێمە لە ژیانی خۆمانە چەند شتێکمان گۆڕی و حەزەکەین وەکو نمونە بۆتان باس بکەین وا بزانم بەوێنە ژیانمان بە کاکڕاز ئەگەر دابەزێت داوام کردووەی ترەگەر زۆر سپاس بۆ نمونە خۆم لە ماڵەوە لە شوێنی کارەکەم تا دانراوە و بەشێک لە وێنەکان خۆشمان شتێکمان بۆ ئیزافە کردووە بەڵێ ئەتوان بینێ من لە ماڵەوە لە شوێنی کارەکەم زۆر هەوڵم ماوە بەکارێنانی دەبە و زەرف و دەفر و ئەو شتانە هی پلاستیک کەمەوە توانیشمە زۆر سەرکەوتو بمتیا سواز بخوا زۆر باشە دکتۆرە ئاوانیا بەشێک لە دایکان ئاوێکی لە سەتا پلەی گەرمی وەکۆڵە لە پلەی سەتیا بە کوڵاوی ئەیکەنە نێو مەمکەشیرێکی ئەوەی پلاستیکە شوشەکەنە ئەوی لە پلاستیک دروست دەکرێت و شیرەکەی تێکەن و دیجا لەنا ئاوا تۆزە ئەوە ئیشڵەقێن و لە ئاوا ساردیەکەنەوە هیچ کاریگەریەک لەسەر کۆرپەلەیەک دروستەکە کە بۆ منە تەمەنی لەوەچێت جەستەی زۆر ناسک بێ و ئەگەر قەرار بێ دەبەیەکی پلاستیک کاریگەری لەسەر منێکی بۆنە پێگەشت و دروست بکات لەسەر منداڵ کاریگەریەکەی چییە؟ خۆشەویستی تەنها دەربڕینە پاشان کردداریە من حەزم کرد کۆتایی قسەکانم بۆ بێنم بەس پرسیارەکەت ئەوە جوابەکەیەتی حەزەکەم خەڵک ئەگەر یەکێکی خۆش بوێ ئاگای لێبێ یعنی خاستان دایکان کە مهرەبانن حەزەکەم ئەگەیان لە ژینگی مناڵەکەیان بێ دایکانی ئێستا حەزەکەم چاویان بکرێتەوە کە شتی پلاستیکی بۆ مناڵەکانیان بەکارنێن چ دەبێ ئاوە چ قاپە دایک وەکو فریشتەیەک وایە ئەو مناڵە گەورە ئەکانی مناڵەکە بێ ئاگایە لە هەموو شتێکی ئەم دنیاە بەڵێ بەڕاستی کاریگەری هەیە ئەو دەبە و ئاوە وەکو جاوی پرسیارەکەت کاریگەری تەواویان هەیە بۆیە هەر بەکارهێنانی هیچ شوشە باشترە ئەگەریش پلاستیک بەکار ئەهێنێت وەکو کوالەتی ناتوانێت شوشەکە بکڕێ ئەوە توانێت پلی گەرمی ئاوەکە نزم بێ یەک خاڵی تریش لەسەر بابەتی ماستەکەم سەتلی ماستەکان بەڵێ کاریگەری خراپیان هەیە بە کورتی بیڵم خراپیان هەیە هەلی ئەمە چییە؟ هەلی ئەمە ئەوە خۆت دەفرەکە بەری ئێستا چەندین کۆمپانیای شیرەمەنی هەیە کە لێرە بە فەلی ماست ئەفرۆشن تو خۆت من قسەم لەگەڵ کۆمپانیای خاجێخان کردووە ئەوان ئامادەن کە هەر دەفرێکیان بۆ بەری چەند بێ ماستەکەت بۆ تێ بکەن کۆمپانیا شتیش نەبەی زۆر سپاس دەکەم ڕاستە بۆچی ناو ئەبەی هاندان خۆشە لێرەوە من هیچ هینێکم نییە ینی هیچ ئەمانجێکم نییە لێرە بەڵام ئێمە کە پۆستیش ئەکەین ناوی شوێن ئەنووسین بۆ ئەوی هانیان بین کار بکەن زۆر باشە یەک خاڵی تریش کاتمان زۆر کەم ماوە پێمان خۆشە هەر کامێکتان ڕێنماییتان چییە دواوتەتان منکەکەم لە زۆربەی ئەو ینی ئەو کەسانی کە ئەیان بینین ئەو شوێنانی کە سەردانیان ئەەکەین شتێک زۆر پێم ناخۆشە و عزێتمەیە ئەوەیە کە لە ئەوڵەوە کە ڕوبەڕوومان ئەبنەوە زۆر نەگەتیڤن ئەڵێ ئێمە هەروە ڕاهاتوین تازە چی بکەین بەڕاستی یان مەسەلەن من کە ئەڵێم ئەم ساڵ قەرارمیاوە زۆربەی جلەکانم بێڵمەوە قیچێکە بە هەر جلی پار لەبەرکەم ئەوە هەروەکو ڕیسایکلینێکە لە ماڵی خۆمەوە دەستم پێکرۆ با پێمان شەرم نەبێت کە من جلی پارم لەبەرکەم یان جلێک دووسێ جار لەبەرکەم با ئێمە قەنەعەت باوام بکەین بە شانازیەوە باستی پرۆژەکەمان بکەین نەک ئەوان بە پوینتی نەگەتیڤی خۆیان ئێمە ساردکەنەوە لە ئیشەکەمان خاڵێکی گرنگ هەیە کە ئەبوو لێرە باسکرێ و ئەو پلاستیکانی کە هەن چۆن کۆ بکرێتەوە من ئێستا پلاستیکەکانی خۆم کۆ ئەەکەمەوانێ لە دەفریشان پۆشتەکانە هەردا بندرێ لای خۆڵەکەەوە خەڵک هەن ئەی بن و ئەی فرۆشنەوە بۆ کۆمپانیایەوە ئەویستم ئەو خاڵە باس بکەم و
هەرکێتان خۆشەوێ هەوڵ بن ژینگەکەی بۆ زۆر سپاس بۆ یەک لە بەرزان دکتۆرە هودا حەسیب هەروەها دکتۆرە ئاوەنی ئارام سپاس بۆ ئامادەبوونتان ئازیزان خۆشەویستانم من پێشکەشکاری بەرنامەیەکم لە کەناڵی ئاسمانی پەیام و شانازیەکەم کە کەناڵی ئاسمانی پەیام فێری زۆر شتی جوانی کۆمەڵایەتی و پەروەردەی و ژینگەیی کردوم. من وەکو خۆم لە ژیانی ڕۆژانەمدا دەفری پلاستیک بەکارنایەنم تقریبان 2 هەفتەی وازم لێ هێناوە بە یەکجاری نە ئاو خواردنەوە نە لە هیچ دەفرێکی ترە. بۆیە مفەسیرینیش دەفەرمونون خوای گەورە لە قورئاندا تەنها 2 جار ڕقی خۆی بەرامبەر بە کردەوەی بەندەکانی ئاماژە پێداوە یەکێکیانەوەیە کەبوڕە مەقتەن عند الله ئەن تەقولوا ما لا تفعلون ئەوەی کە خۆت قسەیەک بکەیت و کاری پێ نەکەی. ئومێد دەکەین ئەم قسانەی ئەمڕۆ ئێوەش کاری پێ بکەن هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە بەرپرسیار بین بەرامبەر بە ژینگە و کۆمەڵگە و تەندروستی خۆمان. بەڵێ ئازیزان باش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەسەر تەواوکردنی تەوەرەکانمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، لا کەلار یەکەمین نانەوەخانی کوردەواری کە تا ئێستاش بوونی هەیە و بەردەوامە و خزمەت بە هاوڵاتیان دەکات. لەم بارەیەوە پەیامنێرمان هاوار لا کەلارەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین، فەرمون با پێکەوە بینێرین.
ناوم نەبەرد ئەحمەد عەبدولعەزیزە دانیشتووی قەزای کەلارم ئەو بۆ ماوەی 5 ساڵە ئەم نانەواخانەم داناوە نانەواخانەی کوردەواری خۆم و خێزانم و لەگەڵ هەردوو کوڕەکەمان ڕابەر و ئەنەس بە هاوکاری ئەوان تەوان ئەو بۆ ماوەی 5 ساڵە بەردەوامی لەم کارویشە ئێمە